سەرۆک ئۆباما لە باڵوێزخانەی ئیسرائیل لە واشنگتنی پایتەخت تێکەڵ بە ڕێبەرانی جوولەکە و زیندوماوانی سەردەمی قڕکردنی جوولەکەکان بوو تا لە بۆنەی ڕێزلێنان لە ڕادی ئەدمانس لە تێنسی و لۆیسکۆندین لە ئیندیانا و هەروەها وڵاتیانی پۆلۆنی واڵی و ماریلا زەبیێفسکی دا بەشداری بکات. The Talmud teaches that if a person destroys one life, ئاینی جوولەکە ئامۆژگاری دەکات کە ئەگەر کەسێکی تر لە ناو بەرێت وەک ئەو وایە جیهانی لە ناو بردبێت. ئەگەر کەسێک گیانی کەسێکی تر ڕزگار بکات وەک ئەو وایە جیهانی ڕزگار کردوێت. سەرۆک ئۆباما لە وتارەکەیدا کوتی دژ بە جوولەکەبوون و مدارانەکردن جارێکی تر زوویەکی ڕۆژەکە موزە بیرەوەری قڕکردنی جوولەکەکان لە واشنگتۆن میوانداری بۆنەیەک بۆ ڕێزگرتن لە قوربانیانی قڕکردنەکە بوو. کەسانی ڕزگاربووی ڕووداوەکە پابەرزانی بیانی و میوانەکانی تر بۆ یادی قوربانیان مۆمیان داگیرساند. گەلێک لەو کەسە گیان ڕزگاربووانە لە ویلاتە یەکگرتوەکانی ئەمریکادا دەژین. لە هۆڵەندا لەدایک بووم. بنەماڵەیەکی ئەندەنۆزی کە لە هۆڵەندا دەژیان گیانیان ڕزگار کردم بە تایبەتی پەرستارەکەیان. تەمەنم 9 ساڵان بوو کاتێ بە ئەو بنەماڵەیان ئەسپاردم. ئەوان بە گەورەکردنی کۆرپەیەکی جوولەکە بەڕاستی ژیانیان خستە مەترسیەوە. هەر بۆیەش ئەمڕۆ دەتوانم لێرە بم. نێسا گادن گیان ڕزگاربوویەکی دیکەی کارەساتی جوولەکەکانە کە خەڵکی لیتوانیایە. وەک منداڵێکی بچووکی تەمەن 13 بۆ 17 لە ئۆردوگای جوولەکان لە 4 کەمپی بە زۆر کارپێکردن و لە ماوەی ڕاگواستنی بە کۆمەڵدا هەر زیندوو مامەوە. چۆن زیندوو مامەوە لە سایەی بەخشەندەی خوا و بە هەر ناوێک هاواری دەکەین. باڵوێزی ئالمان پیتر ویتینگ کوتی ئالمان ئاگاداری بەرپرسایەتی تایبەتی هەیە بۆ ئەوەی لە داهاتوودا پێشی ژێنۆساید بگرێت. We Germans today share your pain and the memory of the unspeakable horror. ئێمە ئاڵمانیەکان ئەمڕۆ هەست بە ئازار و بیرهێنانەوەی ترسی لە زمان نەهاتووتان دەکەین. بەڵام لە هەمووی گرنگتر ئێمە بۆ داهاتووی گشتی تێڕوانینی هاوبەشمان هەیە. ڕوبەڕووبوونەوەی ئێمە لەگەڵ ڕابردوو هیمایەکی ئەخلاقیە کە کردارەکانمان پیشان دەدات بە جۆرێک خەڵکی جوولەکە لە ئەوروپا و لە هەر شوێنێک لە جیهاندا بتوانن بە ئاشتی و پارێزراوی بژین. چوارشەممە باڵوێزەکانی ئالمان، فەڕەنسا و یەکێتی ئەوروپا مێزگردێکیان سەبارەت بە بربەرەکانی کردن لەگەڵ ڕق و بێزاری لە ئەوروپادا هێنایە گۆڕێ. سلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا.